داوامی حکمی لە زۆربەی فەرمانگە حکومەکانی هەرێمی کوردستان ئاسایی بووەتەوە و فەرمانبەران بایکۆتی داوامیان شکاندووە. ئەمە پاشەوە دێت کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بەهۆی سیستمی پاشەکەوت و دواکەوتنی موچەکانیان بەشێک لە فەرمانگە حکومەکان لە نێویاندا کارمەندانی یەکە سەربازیەکانی سەر بە وەزارەتی ناوخۆ بایکۆتی داوامیان کرد. کارەکانمان دەستی پێکردێتەوە، مەفرەزەکانمان وەکو جاران دەستەکەنەوە بە لێپێچینەوە لە شۆفێری سەرپێچی کار بە هەمان شێوە تیمی کامێراکانمان و سەرجەم بەشەکانی بەڕێوەبەرایەتی هاتووی پارێزگای سلێمانی کەوتونەتەوە گەڕ و کارەکانی خۆیان ئەنجامەدەن. سەر ڕێ و ناڕزانش کە هەبوو لە هەندێک لە دەستگاکانی ئاسایشی ناوخۆیان، بەڵام وەکو پۆلیسی سلێمانی نەمانێشتەوە فەراغ ئەمنی دروست بێ ئەرکەکانی خۆمان جێبەجێ کردو. ئێستا ئێمە بەردەوامی لە کارەکانی خۆمان هەر ڕووداوێک بوو بێت چوونێتە سەری هەر شەڕێک ڕوویدا بێ ئامادە بووین کە بچین تۆمەتبارەکان بێنین. چەند فەرمانێکی دەزیرکردنیشمان جێبەجێ کردووە. جیاواز لەو بەڕێوەبەرایەتیانەی کە سەر بەیەکە سەربازیەکانن لە زۆربەی فەرمانگە مەدەنیەکان بامان شێوە داوامی ئاسایی دەستی پێکردووەتەوە و لە ڕوانگەی ئەو بەرپرسیارەتی کە لاستۆیاندایە فەرمانبەران گەڕاونەتەوە سەر ئەرکەکانیان. ئێمە لە ڕوانگەی ئەرک و بەرپرسیارەتیەوە فەرمانبەرانمان زۆر دڵسۆزانە بە ئەرکوماندوبوونی خۆیان هەساون بە داوامی ئاسایی خۆیان و وەکوی بینن ڕۆژانە داوامی خۆمانەکەین وەکو ئەرکێکی نیشتیمانی و هەروەها ئەو لێپرسایەتی کە پێمان سپێردراوە پێویستەکە بەرپرس بیندە و مەسوولەتی کە هەمانە و داوامی خۆمانەکەین لەبەرەوەی کە ئەرک و مامەڵەی هاوڵاتیان جێبەجێ بکەین لە کاتی خۆیان. لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا بەهۆی سیستمی پاشەکەوت و دواکەوتنی موچەوە لە زۆربەی پارێزگاکانی هەرێم فەرمانبەران خۆپیشاندان و بایکۆتی داوامیان کرد، بەڵام پاشەوەی حکومەت ڕایگەیاند بڕیارەکانی پەیوەست بە موچەکاتیە و گۆڕانکاری بەسەردادێت. چەند ڕۆژێکە داوامی زۆربەی فەرمانگەکان ئاسایی بووەتەوە. زۆربەی فەرمانگە حکومەکان بایکۆتی داوامیان شکاندووە، بەڵام هێشتا نیگەرانیەکانی فەرمانبەران کۆتاییان نهاتووە. ڕەنگە تەنها دابەشکردنی موچە و ڕەتکردنەوەی سیستمی پاشەکەوت بتوانێت کۆتایی یەکجاری بە نیگەرانیەکانی فەرمانبەران بێنێت. مەریوانە بڵا، کورسات دیوس، سلێمانی.